سڵاو ڕێز چاوەڕێیان مامۆستا سەیوان سایدیانمان لەگەڵە مامۆستا خۆی خەڵکی ڕۆژهەڵاتی وڵاتە و ئێستا لە دەرەوە لە وڵاتی سوێد نیشتەجێیە. مامۆستا بەخێر بێن، پێم خۆشەکە بە خۆتان چاکوچۆنیەکتان هەبێت. بەڵێ فەرموون. زۆر سپاس کاکزانیا جان، منیش زۆر خۆشحاڵم کە ئەو دەرفەتە رەخسا و تا بتوانین دەگەڵ یەکتر بدوێن و سڵاو ڕێزیشم هەیە بۆ دۆستانی کە بینەرمان دەبن. سپاس بۆیە مامۆستا جێ ئاماژەیە کە من باسی بکەم. مامۆستا خۆیان پێکرد تراش و وێنەگر و شێوەکار و گرافیک دیزاینەر و هەروەها زیندوکەرەوەی سێوی میخەگرێژن لە ڕاستیدا و لە ناو بڵین جەرگەی سینەما و نووسینیشدا هەروە چالاکن بە تایبەت بەشی مناڵان، یعنی بە شێوەی چیرۆک و ئەوە. بەس ئەگەر شتێکیکە هەیە باسم نەکردیم خۆش بۆ خۆشتان هەر ئاماژێکی پێ بکەن. وەڵا هەست دەکەم تەواوە، ینی بوارانەی کە باستان کرد لە هەر بوارێکدا کەم تا زۆر ینی کۆمەڵێک چالاکیم بۆ بەرهەمەمەیە. هەر بژیر و نمونەتان زۆر بێ. زۆر سپاس. سپاس خۆش. پێم خۆشە بەهۆی ئەوەی کە مژاری ئەو شوۆمان با بڵێن تەوەرەکە لەسەر سێوی میخەگرێژە پرسیارەکان بەرە و ئەو بەشە ڕاگوێزین و وردەوردە بەرەو سێو بچین. با بزانین کە یەکەم پرسیار ئەوەی کە بزانین مامۆستا خۆی کەنگێ سێوی بۆتە مەراق، کەنگی ئەو ناوەی بیستۆ بڵین سێوی میخەگرێژیا لە نزیکەوە بینیوێتی چۆن ناو چۆن بۆت؟ ئەوەی ڕاستی بێت من لە منداڵیدا جاروبارە ئەو شتە بەرجۆم کەوت بوو، مەسەڵەن بە تایبەتیش گۆرانێکی ماملێ هەبوو کە دەکوت کاکەوا نابێ براکەم وا نابێ سێو بەبێ مێخێک بۆ دیاری نابێ. کە دواتر منەوەم لەگەڵ کاگوریای ماملێ باس کردەوە پرسیارم لێکردنەوە ساڵ ئەو گۆرانێ ساڵی 1938 وتراوەتەوە. جا هەر بۆیە ئەو وەکو سێو و میخەک و ئەو شتانە هەمیشە بوو، بەڵام ئەوەی کە وەکو سێوی میخەگرێژ بێ بەڕاستی من نەمبیستە بوو، هەتاوەی کە ساڵی 1992 من یەکەم جار ئەو سێوم بە ئەو شێوازەی کە ئێستا هەیە بینی. ئەویش کاتێک بوو کە من لە دایکم تۆرا بووم، چونکی بە منداڵی من زۆر دڵناسک بووم و زۆر زوو دەڕەنجام، لە گەنجیشدا هەروە بووم. ئیدی ئەو جارە بۆچی لە دایکم تۆرا بووم نازانم، بەڵام دایکم بۆی کە ئاشتی بۆ لە نێوان ئێمەدا دروست بێ سێوێکی میخەگرێژ کردبوو بۆ منی لە نێو چیفەکەمدا نابوو. من کاتێک کە لە سنە پێشانگایەکی شێوەکاری هەبووی لە نێوان شێوەکارانی ڕۆژهەڵات و باشووردا، وەختێک کە خەریک بووم خۆم ئامادە بکەم بۆ ئەوێ، دیتم ئەو سێوە لەوێدایە. یەکەم جار کە بینیم بەڕاستی من تەنانەت نەوێرە هەڵی گرم، نەمدەزانی چییە ئەو سێوە یا بۆچی ئەوەی لێ هاتووە. دیێتاوەی کە برایەکی لە خۆم گەورەتر هەیە کە ئەو مهندسی کشت و کاڵە، ئەنی ئەندازیاری کشت و کاڵە، و هات چاوی لێ کرد و هەردووکمان باسی ئەومان دەکرد کە دەبێت چ بێ بۆ ئاواوانە. دیتم دایکم لە گۆشەی دەرگا ڕاوەستا بوو فەرمێسکی بەچاوەوە بوو، و دواتر من زانیم کە دایکم ئەوەی بۆ من بۆ ئاشتی دروست کردووە. ئیدی ئەوە سەرەتایەک بوو، ینی دەتوانم بڵم لێوە دەستی پێکرد. من هەر لەو ڕۆژەوە هەم لە بواری ستەتیکەوە دیتم چ شتێکی دەوڵەمەندە، هەم لە بواری مانایەوە دی بڕیارمدا کە لە چوارچێوەی کۆمەڵێک پرۆژەدا کاری لەسەر بکەم، بەڵام قەت نەمدەزانی کە دەوێت چ بکەم. ئیدی هەر بۆیەش ئەو پرۆژەیە ماوە تا لە 2003 و 4 و دی دواتر ساڵانی دواتر داری 4-5 ساڵ دواتر من کارم لەسەر کرد و هەتا ئێستاش بەردەوامە. دواتر ئەوەش باس کە من دواتر کە لە دایک من پرسی کە کەنجێ ئەوانە دروست کراون و چۆن دروست کراون و لە چۆ بۆ خۆی دیتوێتی و کەنجێ شت بۆ دوایی بۆم دەرکەوت کە ئەو سێوە زۆرتر هێماوی ئەڤین و ئاشتی بووە. من بۆ خۆم یەکەم جار بۆ ئاشتی لە دایکم وەرگرتەوە، بۆ من زۆر شتێکی پیرۆز بوو. بەڵێ زۆر باشە. لێردا پێم باشەکە پرسیارێکی تر ئامادە بکەین کە سێوی میخەگرێژ چۆن دروست ئەکرێت، ینی پێکاتوو لە چی و چییە، پێوەرەکانی چین بۆی کە سێوێکی میخەگرێژمان هەبێت؟ سێوی میخەگرێژ سێوێکی سروشتیە، هەرو سێوانەی کە ئێمە دەیان خۆین.
بەڵام کاتێک کە تۆ ئەو سێوە میخەگڕێژ دەکەیت یعنی هەمووی میخەکەکان یەک لە لەشی ئەو سێوە ڕادەکەیت و تا ئاخری کولەن هەموو سێوەکە بە گشتی پێدا دەپۆشرێت نزیک 20 ڕۆژ تا مانگێکی کات پێویستە تا ویشک دەبێتەوە تۆ لە شوێنێک دایدەنێت و دوای وەی کە ویشک دەبێتەوە زیاتر لە 100 ساڵ ئەو سێوە تەمەن دەکات هەڵبەت من بۆیە تەنیا 100 ساڵ دەڵێم بە گوێرەیەکی بیستومن و ئەو سێوانێکی دیتون و باز کراون 100 ساڵە دەنا من دڵنیام زیاتر لە 100 ساڵ بۆیە لە زۆر هەموو شوێنەکانیش تا باس لە زیاتر لە 100 ساڵ دەکەم بەڵام ئەوەی کە لە داهاتوودا بە شێوازێکی علمی و کاری لەسەر بکرێ و زانستی ئەوە بەشێکی ترە جا بۆ دروستکردنی ئەو سێوەش یەکەم پێویستە سێوێکی خڕ و جوان و لەبار هەڵبژێردرێ واگە گەورەش بێ باشترە چونکی ئەو سێوانەی کە خوارن خێچ خوارن وەختێک کە تۆ سێوە میخەگڕێژی دەکەیت دواتر دەتەوێت لە شوێنێکی دانی بە خێچ خواری ڕادەوەستەوەوانە جوانین کەواتە سێوێکی خڕ و لەبار و جوان لە شتی یەکەمە هەنگاوی یەکەمە دووەم ئەوەی کە میخەکەکان تۆپەڵێکیان لەسەرا پێویستە ئەو تۆپەڵانیان یەک بە یەک لێ بکردێتەوە ئەگەر چاوی لێ بکەی بۆ خۆی 4 دانە پەڕی هەیە وەکو ئەستێرە وایە هەر بۆیە کاتێک کە ئەو تۆپەڵی لێ دەکەیەوە فقط میخەکەکان بۆ خوان بێ ئەو تۆپەڵەن یعنی سێوەکان یەکجار جوانترن لە ئەو سێوانی کە تۆپەڵەکانی لێ ناکردرێتەوە هەرچەند کاری زۆرترە و زەحمەتترە و لە کۆتاییشدا باشتر وایە کە لە ئەو قسمەتانەی قوڵەکە یا لە قۆنچکەکە یا لەو شوێنێکە ئەو چقڵەکەی پێوەیە یا ئەو دارەکەی پێوەی سێوەکە لەو شوێنانە ڕادەست پێ بکردرێ وردە وردە بەرەو دەرەوە بێ بۆی کە لە ئاخردا دەست ناکەوێت لەو قوڵکانێکی هەیە لە نێو سێوەکەدا دنیا ئەو چەند خاڵە هەیە بۆ دروستکردنی سێوێ میخەگڕێژ و دواتریش ئەوەی کە نابێ هیچ شوێنێکی بەتاڵ بەهێڵدرێتەوە ینی ئەگەر تۆ مەسەلەن بە ئەندازەی پەنجەیەکیش میخەکی لێ نەدرابێ سێوەکە دەڕزێ پێویستە هەر هەمووی داپۆشرێت بۆیە زۆر کەس کە مەسەلەن لەو ساڵانە زۆر جار دروستیان کردە دەبینین دەڵێن سێوەکەمان ڕزیوە کارەکەی ئەوەیە و هەندێک کەسیش مەسەلەن نیوەی ئێستا کار دەکا و دواتریش دوای 2 ڕۆژی دیکە 3 ڕۆژی دیکە کار لەسەر دەکە ئەوەش هەر دەڕزە ینی باشترین حاڵەت ئەوەیە کە تۆ دەستت پێکرێت تا کۆتایی هێنان وازی لێنێنی باشترین حاڵەت ئەگەر نەش بوو مەسەلەن لە ماوەی کەمتر لە 24 ساعت سێوەکەت میخەگڕێژ بەڵێ دەست خۆش مامۆستا بۆ هەموو زانیاریە ئەمەشتان بە بەشێک کرد کە یەکەم جار وەکو ئاشتی وەرتان گرتووە سێوە بەڵام پێمان خۆشەکە بزانین کە هێمای چی و چیە ئەم سێوە وا دیارە هێمای ڕەنگە زیاتر لە شتێک بێت بەڵێ ئەوەی ڕاستی بێت لە کولتوری کوردەواریدا لە بەشی ڕۆژهەڵاتدا زۆرتر وەکو لاینی ئەوینداری کەڵکی لێ وەرگیراوە من دواتر زۆر بە دوواداچوون ئەو شتانەم کرد وەکو لە کۆڵینەوە شتیوە کە هەرچەند بەداخەوە ئێمە بە شێوازی ڤیدیۆ وێنە و نووسرا و ئێمە بەگشتی وەکو کورد یەکجار لاوازین ینی زۆر شتی گرنگمانەیە کە تۆمار نەکراون بە هەزاران مێلۆدی هەن لەو چەند ساڵی دواییدا فەوتاون یعنی ئەو مێلۆدیانەی کە دوایەوەی کە تۆمار و ڕێکۆردینگ هات ماون خدا دەزانێ ئەمە چیمان لە دەست چووە جا لەبەر ئەوە من هەتا دواتر کە بە دوواداچوونم بۆ کرد بە تایبەتیش کە من سەرچاوەم دایکم بوو یا ماڵی باپیرم کە لە کاوڵانی سەرێ بوون یا لە منتەقەی گەورکایەتی و بەشێک لە مەنگوڕایەتی و ببورن دیتم ئەوە زۆرتر هێمای خۆشەویستی هەبووە بە تایبەتیش کاتێک لە کۆندا وەکو ئێستانە بووە هیچ کچێک نەیتوانیەوە بە کوڕێک بڵێ کە خۆشم دەوێت ینی ئەوە دەتوانم بڵم خاڵێکی شت بۆ ینی هێڵێکی سوور بووە ئەگەر مەسەلەن کچێک ئەو کاری کرد بێت ڕەنگە زۆر بە کردەوەیەکی ناشیرن شت کراوە بەڵام ئەمە دەبینین کە بە شێوازی سروشتی هەزاران کچن کە ئەوان عاشقی کوڕان دەبن جار بۆیە من زانیم کە ئەو دەم لەو منتەقەی خۆماندا زۆر جار کە کچێک ئەویندار بووە بەرامبەر بە کوڕێک نەیتوانیەوە بە زمان پێ بڵێ سێوێکی بۆ میخەگڕێژ کردو بۆی ناردۆ ینی هەر کاتێک کە کوڕێک سێوێکی بەدەست گەیشتووە زانیوەتی کە کچێک خۆشی دەوێ و ناتوانێت پێ بڵێ جا هەر بۆیە لێرە وەکو هێما وەکو سمبۆلێک کەڵکی لێوەرگیراوە ئیدی دواتر لە شتیشدا بووە خاڵێکی دیکەش کە بەکار هاتووە
ئەوە بووە کە پێشووتر ئێمە لە نێو شتدا وەکو بڵام چەمەدان و ئەو شتانەمان نەبوون، ینی زۆرتر بۆ قسەمان هەبووە یا یەختان هەبووە کە لە دار و لەو شتانە وەکو سندوقێک لە دار دروست کراوە. ئەو هەموو ئەو جلوبەرگانی کە هەبوون لە نێو ئەواندا ڕاگرتووە، چونکی سێوی میخەگڕێژ هەمیشە بۆنی هەیە، بۆن و بەرامی بەردەوام هەیە، ینی بۆ بوون خۆشکردنی جلوبەرگیش خەڵکی لێ وەرگیراوە. جا بەو شێوازات لە چەند داستان و چیرۆکی کوردیشدا بوونی هەبووە. مەسەڵەن بۆ نمونە یەکێک لە چیرۆکەکانی کە باس دەکرێت کچێک و لەگەڵ بابی کە لە دێدا دەژین و هەر ئەو دوانە پێکەوەن و وەختی بڵین درێنە دێت و زەوی و زاریان زۆرە و کەس نییە یارمەتیان بکە، ئەوانە بۆ هەرەوەز کە خەڵک بۆ خۆتان دەزانن کە لە دێدا خەڵک هەرەوەزیان دەکرد هاتن بۆ یارمەتی یەکتر بۆ ئەو ڕۆژێک کە قرار وایە 4 کوڕی جەوان بێن درێنایان لەگەڵ بکەن، ئەو کچە شەوی پێشتری دەچێت 4 دانە سێو بە جودا بە دزی ئەوان پێوەی کە بزانن پێیان دەدات بەو کوڕانە. جا خەڵک رینگە کە ئەمە دەبینین کە ئێمە لە وەختی درێنەدا لە جوغرافیای کوردستانیدا سێو بوونی نییە. ئەمە ئەومان لەبیر بێت، مەسەلەن وەکو ئێستانە بووە کە تۆ بتوانانی هەموو شتێک لە بازاردا بینکەیت و بیکڕیت، ینی مەسەلەن لە وەختی درێنەدا لە کوردستانێدا بە تایبەت لەو منتەقەی گەورکاتی وانەدا سێو بوونی نییە، کە دیارە ئەو سێوانە حتمما دەبێت لە چوات بە سێوی میخەگڕێژ بوو بێت کە هەرماوێتی ئەو کچە هەڵی گرتووە، دوایوەی بە جودا دەیدا بەوان هەر کەسەی بە جودا پێیان دەدات و بۆ سپەی نێژراکە و کوڕانە خەریکی درێنن و دوایی هەر یەکەی بە جۆرێک دەیەوێ بزانێت کە ئەو کچە چێی خۆش دەوێت. هەموو جارێ ئەو کچە بازلەوە دەکات دەڵا سێو لە باخەڵ بۆ خۆی دەزانێت، ینی ئەو کەسێک کە سێوی پێ لە کاتێکدا هەر چواریشان پێیانە، ینی ئەوەر هەر کەس بۆ دەزانێت ئەو ئەوینداری تیوی ئەوەندەی دیکە خۆی ماندوو دەکا ئەو ڕۆژە بڵێن درێنەکان تاوا دەبێت. یا یەکێک لە چیرۆکەکانی دیکەشکێراوە باس دەکرێت کابرایەک دووش نییە بووە، تا بۆی کە بەردەوام پرسیاری لێ دەکەن کە چیهانی خۆشتر دەوێت، ئەویش هەرەو کارە دەکات، دەچێت بەدزی سێوێک میخەگڕێژ دەدا بە هەردووکیان بێەوەی کە بەڵێنیان لێ وەردەگرێت کە بە یەکتر نەڵێنەوەوانە، دوایی لە وەختی پرسیارێدا کە لی دەپرسن دەڵێن تۆ چی هەمانت خۆشتر دەوێت، دەڵێ سێو لە باخەڵ بۆ خۆی دەزانێت. جا لەبەرەوە ئێمە ئەو شتانەی کە بەکار هاتوون، ینی لە گۆرانی و لە چیرۆک و لە بەرتەونانشدا حتا مەسەن لە منتەقەی ئەردەڵان و ئەوانەدا کۆمەڵێک شێعر هەیە لەسەر سێوی میخەگڕێژ. زۆر باشە، هێن ئاماژەی جوان و ڕێکوپێک هەبوون، دەستت خۆش بێ. بەڵام ینی ئەو زانیاریانە سەرنجی ڕاکێشان بەرەو ینی پرسیارێکی تر بکەم لە ڕاستیدا، ئەویش ئەوەی کە بڵین وەک ناوچەیەک شوێنێک کە بڵین لەکوێدا سەری هەڵداوە بۆ یەکەم جار و بڵین ئەو کاتێک ئێوە سەرنجی ڕاکێشان یا هەستان کرد پێویست بە توێژینەوە هەیە و وردە وردە لێکۆڵی لەسەر بکەن، دوجار کوێ بوو کە ئەو شوێنە ئێستا مابووە کولتورێک تا ئاستێک مابوو؟ ئەوەی ڕاستی بێت وەکو بوون زۆر کەم شت هەبوو. بۆ نمونە من کاک شەهابی فازلی کە بۆ خۆی هۆنەرمەندێکی مەهابادی ئەوە بۆ خۆی باسی ئەوەی کرد کە ئەوان سێوێکی 70 ساڵایە، ساڵی 2009 بوو کە ئێمە بەیەکەوە فیلمی ماندوومان کە کار دەکرد کە سێوی 70 ساڵایان لە ماڵەوە هەبووە. بەڵام من دواتر کە لێکۆڵینەوەم لەسەر کرد دیتم کە لە منتەقەی گەرمیانیشدا هەر بووە، لە منتەقەی ئەردەڵانیش هەر بووە. تا یەکێک لە خراپەکانی ئەوە بووە کە دیارە ئەو مەسەلەیە قۆناغێکی بەسەردا هاتووە کە وردە وردە بەرەو لە ناوچوون بوو. ینی من ئێستا زۆر خۆم بە بەختەوەر دەزانم کە دایکم لە ساڵی 1990 ئەو سێوەی بۆ دروست کردم و لەو ڕۆژەوە کە خەریکم کاری بەسەر دەکەم و زیندوو بۆتەوە. ینی ڕەنگە گەردایکم ئەو سێوەی دروست نەکردبایە ئەلان ئەو ڕۆژ باسێک بەنێوی سێوی میخەگڕێژ بوونی نەبووایە. بەڵام بەختەوەرانە من ڤیدۆیەکی زۆر گرینگم هەیە کە شێخ محەممەدی شاکەلی لە گەرمیان لە ماڵەکەی خۆیان لە شاکەل کە گرتومانە باسی ئەوە دەکات کە ئەو بە منداڵی بینیوێتی کە پیاوێکی دڵتەڕ یا و پیاوان زۆرێک پیاوەبوون کەمیشە سمێڵیان بڵام ڕەش کردوێتەوە قیت و قۆس بوون. دەکوت من منداڵ بووم لە بیرم دێ کە هەمیشە سێوێکی میخەگڕێژی بچووکی بەدەستەوە بووە ئەو
کەسە من بەختەوەرانە ئەوە وەکو ڤیدیۆ لەلام هەیە ئەو ڤیدیۆیەکی کاکشێخ محەممەد باس دەکا. کاکشێخ محەممەد بە خۆی وەزیری ڕۆشنبیری بوو لە قۆناغێکدا کە دوو حکوومەتی هەبوو لە باشوور. دوای ئەوە کاکەردەوێڵ کاکەیی هەبوو، ئەویش باسی ئەوە دەکات کە لە منتقەی گرمیانیشە بۆ بەڵام سرنج ڕاکێشە لە منتقەی گرمیان لەوێ لە نارنجیشیان داوە، هەنی وەکو پرتەقاڵ دەڵێ باسی شێرێکی بۆ کردم لە منتقەی گرمیان دەڵێ خاڵێ هاوە بان زەنجی زەنجەوە ئەڵەی مێخەکە بە نارنجەوە کە ئەوە بڵێ ئەوە ئەلبەتە نازانم شێرەکە ڕێکردڕەکە هیوادارم کاکێردەوێت لەگەر لە گوێی لێ دەنگم بێت لە شوێنێک ئەگەر شێرەکە هەڵە بێت ڕاستم بکاتەوە. دا هەر بۆیە ئێمە دەبینین کە لە زۆر ناوچە و لە زۆر هەرێم هەبووە بەڵامی دی وردە وردە یا بەردەوام نەبووە، ینی بۆیش درست. هەتا من خاڵێکی دیکە کە زۆر سرنج ڕاکێش بوو کە لە ئاخر ڕۆژەکانی کە لە باکووریا لە تورکیا کە دەمەویست دەرکەوم من بیستم کە لە ئادیامان لە باکووری شەر هەبووە. من هەتا دۆستێکمان معمار بوو لە ڕۆژەکانی ئاخریدا باسی ئەوەی دەکرد کە دایکی دەزانێت سێوی میخەگرەژی بیستووە. من هیوادارم دەرفەتێکم بۆ دروست بێتەوە بۆ گەڕانەوە ئەوە بتوانم زیاتر دووبارە لەسەر ئەو شتانە کار بکەم. سەر خێرە بێ پێم وابێت لە پێش ڕۆژدایەوە پیشانگایەک بە ڕۆژهەڵاتی وڵات قەرزدارە بن لە پێش ڕۆژدا. هیوادارم پێم باش بوو لێردا یعنی وەک پرسیارێک من دوای توێژینەوە ئەوە دیتم لەناو ئەو ناوانەی کەەوە دەرکێک لەو ناوانە ڤینسێ بوو کە بۆم جێی سرنج بوو وا دیاران لە بەشێک لەوە چالاکیانێکی ئەوە هەتان بۆجا لە بەشی بڵین بەناساندنی زیاتری سێوی میخەگرەژدا وا دیارە ڕۆڵێکی هەبووە. پێم خۆش بۆ گەرەکرێت بۆم باس بکەن و کە کەنگی ئەو کارەکراوە ئاستاش بەردەوام هەیەیانە. ئەوەی ڕاستی بێت بۆ ئەوەی کە هەر بەرهەمێک تۆ بتوانی بەرەو پێشی ببیت و بە تایبەتیش بۆی کە بتوانی بەجیهانی بکەیت ئەوەی کە بچێتە نێو خەڵک بە نێو هەموو خەڵکدا لە چوارچێوەی پرۆژەی هونەریدا زۆر دژوارە تۆ بتوانی بە هەموو شوێنێکی بگەینی، بەڵام لە چوارچێوەی پرۆژەیەکی بازرگانیدا زۆر ئاسانترە. هەر بۆیە زۆر بیرم لەوە دەکردەوە کە ئێمە بتوانین وەکو بەرهەمێکی کوردی وەکو کاڵایەکی کوردی ئێمە کاری لەسەر بکەین و بتوانین بۆ هەموو دنیای بنێرین. جا هەر بۆیە بیرۆکەی ئەو پرۆژەیە لە ساڵی 2013ەوە دەستی پێکرد و بە یارمەتی کۆمەڵێک لە هاوڕێیان ئەو پرۆژەیە دەستی پێکرد بە تایبەت کاکزاهاوی سنجاوی کە زۆر یارمەتی دەربوو لەو بەشە لە پرۆژەکەدا و لەگەڵ هاوڕێکمان بەنێوی کاگەڕسی ئیرانزادەویش کە هاتنێ پرۆژەکە. بەو شێوازە پرۆژەی ڤینسێڤ دەستی پێکرد و دواتر دوو دیزایانی بۆ کراکە دەتوانم بڵم لە حەدی ئەوەی کە تۆ بتەوێت ئۆتکرۆنێکی فەڕەنسەوی بکڕیانی ئەوەندە پرۆفشناڵ و باش کارکرا و هەم خۆمانیانی خۆم ڕۆناک لەوێداوە هەم کۆمەڵێک لە دۆستانی دیزاینەر کە کاک مەسعودی بزرگمەنێش کە ئەو دەم لە هەولێرەوانی شرکتێکیان هەبوو لەگەڵ جەلیل خانمی سەجادی کە زۆر هاوکاری پرۆژەکە بوون و هەروەها لەو کاتەدا گەلاوێژی سعیدیانی برازام زۆر یارمەتی دەربوو لە پرۆژەکانسانە بە شێوازێک بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵمان هاوکار بوون و پرۆژەی ڤینسێڤ کەوتەڕێ و زۆری سەرکەوتوو بوو بەڕاستی. ئێمە توانیمان لە ماوەیەکی کەمدا زۆر هەنگاوی گەورە بنینەوە. بۆ نمونە بڵام تەنیا لەلایەن وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوانەوە 1000 سێو لە ئێمە کردرا، دواتر خودی پارێزگای هەولێر 1000 سێویان لێکڕین کە ئەوانە دواتر وەکو ئەو وەفدانێک کە سەردانی کوردستانیان دەکرد پێیان دەدرا. مثلا بۆ نمونە ساڵی 2017 وەختێک کە ئۆدەی بازرگانی یا ژووری بازرگانی ئامەد لە هەولێرەوە گەڕابوونەوە هەرێکی سێوێکی میخەگرەژیان پێبوو لەگەڵ خۆیان. خۆ من هەرچەنەوانم لە ئامەدیش باس کرد کە من دەمەویست لەوێژ ئەو پرۆژەیەوە گەڕ بخرێت کە بەداخەوە
لایەنی کوردی دەوڵەمەندی کوردی سیاسی کوردی بۆ پرۆژەی فەرهەنگی هونەری یەکجار لاوازن زۆر بەداخەوە. جا هەر بۆیە کە ئێمە ئەو پرۆژەیەوە ڕێکەوت، بەڵام خاڵێکی زۆر گرنگی ئەوەی کە ئەو سێوانش و بەرهەمبێنی خودی دروستکردنی ئەو سێوانن. هەر بۆیەش من بیرم لەوە کردەوە کە ئەو سێوانە بدرێت بەو کەسانەی کە لە بواری ئابووریەوە لاوازن یا داهاتیان کەمە. هەر بۆیە ئێمە چ لە نێو هەولێردا لە شاری هەولێردا چ لە دەرەوە ئەو کەسانەمان دەست نیشان دەکرد کە ڕەوشی ماڵیان باش نییە یا بە هەر دۆخێکە هاتوتە ئاراوە باش نین، ئەوانە ئەو سێوانە میخەکرەش بکرێن. هەر بۆیە ئێمە دوای ماوەیەکی زۆر لەگەڵ کامپی دارەشەکران بەڕێوەرانی ئەوان لە هەولێر پێک هاتین و سەرجەم ئەو سێوانەی کە دروست دەکرا بەشی هەرە زۆریمان دەبێت بۆ ئەو کامپانە. ئەوەی لەوێ ئێمە ئەو سێ بەڕێوەبەرمان هەبوو لە هەر کامپی وەکو لیدەر سێ کچمان دیاری کردبوو کە ئەوانە بۆ نمونە 53 و 100 و دەماندانێن کە بەسەر ماڵەکانی دابش بکەن. و خەڵکەکە زۆر دڵیان خۆش بوو، هەرچەند پوڵەکەی زۆر کەم بوو، ئەو پوڵایی هیچ شوێنێکی ژیانیان نەیدەتوانی بگرێ، بەڵام هەرەوەی کە لە زەحمەتی خۆیان لە ڕەنجی خۆیان داهاتیان دەبوو زۆر پێی خۆشحاڵ بوون و بەختەوەر بوون و داخوازی یەکجار زۆر بوو لەسەر ئەو کارە کە بەداخەوە دواتر پرۆژەکە وەستا. بەڵام ئەوش نەشارمەوە یەکێک لەو خاڵانی کە هەر لە کامپانە یەکجار منی ئازارداوە بوو کە چونکی سێ و میوەیەکە بۆ خواردن و بە سەدان منداڵ لەوێ بوونەوە هەموو کەو سێوان دەدیت هەموو دانەویست بیخۆن و نە ئێمە ئەوەندە دەوڵەمەند بووین کە بتوانین بەشی هەموو ئەو منداڵانە سێو ببین و بکرێت. لەبەرەوە ینی هاو کاتکە تۆ دڵخۆش بووی کە لایەنێکی کاریا داهات بۆ شوێنێک دابین دەکەی لە لایەکی دیکەشدا ئەو منداڵانەی کە دڵیان دەیهەویست ئەو سێوانە بەڕاستی منی ئازار دەدا، بۆیە کە پارادۆکسێکی زۆر ناخۆش بوو هاوکات. بەڵام لەگەڵ ئەوەش لە ئاخرێدا ئەو بنەماڵانە دایانتوانی بە پوڵی میخەکردنی ئەو سێوانە ینی چەند چیلۆیەکی بتوانن سێو بکڕن، ینی بەشێک بەوە دڵخۆشی خۆمم دەداوەوە بوو. بەڵام ئەو پرۆژەیە ئیدی زۆر باش بەڕێوە چوو و دواتر من حتا پێشنیاری زۆر باشم هەبوو کە ئەوانە بە پەکیتی زۆر تایبەت لەلایەن خودی حکوومەتی هەرێمەوە بۆ کەسانەی بۆ بڵێن سەرۆک کۆمار و وەزیر و ئەو وەفدی سیاسی و فەرمیانەی کە دەهاتن بۆ ئەوان سێوی تایبەت کار بکردرایدی بەداخەوە لە باشوور فەرهەنگ و هونەری ڕاستەقینە هیچ شوێنێکی نییە نەشی بووە ناشی بێت و من زۆر بە دڵشکاوی و بە ڕووخاوی هاتمە دەرێ لە باشوور و ئەو پرۆژەیەش زۆر بەداخەوە وەشکەست بوو لەوەیەوە نەیتوانی درێژە بە کارەکانی. ئەوەی ڕاستی بێت من لە یەکەم ساڵەکان کە دەستم پێکرد زۆر بە پەرۆش بووم بۆ ئەوەی کە ئەو نەریتە لە ناو نەچێت. هەر بۆیەت مەسەلەن لە ساڵەکانی سەرەتادا زۆر هەوڵمدا کە زیاتر بناسرێنرێت، بەڵام دوای 1-2 ساڵ وردە خەریک بووم کە پرۆژەکەم بە جۆرێکی تر گەڵاڵە کرد و هەر بۆ ئەوەش سێ قۆناخم بۆ دیاری کردووە بۆ ئەو سێوەکە ئێستاش هەر لەسەر ئەو بنەمای ئەو سێ پێواژۆیە دەڕوە. لە پێواژۆ یەکەمدا زیندووکردنەوە و ڤەژین بوو، ینی بە جۆرێک بێت کە ئێمە لە مردن ڕزگاریکەین، ینی نەریتێکی ئێمەیە و بەڵێ دووبارە ببوژێتەوە کە بەختەوەرانە لە باشوور ئەو شتە زۆر ڕوویدا، چونکی لە ساڵی 2006 کە لە سلێمانی وەکو پرۆژەی هونەری وەکو خەڵک کە بۆ خۆیان دروستیان کرد یەکەمین جار، پێش ئەو لە 2004 و 2003 و 2005ش من وەکو هێما کەڵکم لێ وەرگرتە بوو لەو سێوە، بەڵام لە 2006 یەکەم جار کە کوڕان و کچان و خەڵک هاتن دروستیان کرد دوای 2007 کە هاوکات لە 4 شار بەڕێوە چوو لە سلێمانی، کەرکووک، دهۆک و هەولێر و بەو شێوازە ینی وردە لە ساڵەکانی دیکەدا وردە هەتا لە ساڵی 2010دا لە 44 شار و شارۆچکەی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. ئەو قۆناغی یەکەمی بەختەوەرانە زوو تێپەڕی، ینی لە مردن ڕزگاری بوو بە جۆرەی بەڵام بۆ قۆناغی دووهەمی بۆ بنەتەوەی کردنی ئەو سێوە زۆر دژوارتر بوو، چونکی بەڕاستی کارێکی ئاوا بە تاک زۆر زەحمەت و دژوارەوە ئینسان ناتوانێت ئەگەر لایەنێکی بەهێز یا دەوڵەتێکی لە پێش نەکرێت. من زۆر هەوڵمدا لە
باشووری کوردستان کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەو سێوە بە فەرمی بناسرێ و حتا من لەگەڵ دوو لێژنەی ڕۆشنبیری لە پارلەمان دانیشتم، ینی 2-3 جار من حتا بنووسین ئەو داخوازیم کرد کە لە پارلەمانی کوردستان ڕۆژێک بۆ ئەڤین و ئاشتی دیاری بکردرێ و سێوی میخەگرێژ وەکو هێمای ئەڤین و ئاشتی دیاری بکرێت. بەڵام بەداخەوە باشوور تەنیا شتێکی کە بۆیان گرنگ نەبوو فەرهەنگ و هونەر بوو، ینی دوای هەموو شتێکە کە بەڕای من ئەو دۆخەی کە ئێستاش لە باشوور ڕوویداوە دۆڕانێکی فەرهەنگی و هونەریە، ئەو دۆڕانی سیاسی نییە و لە هەواڵیشەوە هەر ئەو بەشە بووەوە. بەڕای من هەر بزابێکی سیاسی ئەگەر فەرهەنگ و هونەری بۆ گرنگ نەبێ و گرنگی پێنەدات و کۆمەلگال لەسەر ئەو بنەمایە بەرەو پێش نەبە بەدڵنی ڕەوشی باش نابێت. ئەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوە زۆر بەباشی دەبیندرێتەوە، تەنیا تایبەت بە کوردیش نییە. جا هەر بۆیە بۆ قۆناغی بەنەتەوەی کردنی دوای ئەو هەموو هەوڵی کەدرا بڕیارمدا کە دووبارە هەر وەکو خۆم کاری لەسەر بکەمەوە و ئەوەش کاتێکی زۆر زیاتری دەویست. بەر بۆیش هەتا ئێستاش هەروە بەردەوامە. بەڵام بەختەوەرانە لەو چەند ساڵەدا بەهۆی ئەوەی کە لەلایەن خەڵکەوە زۆر گرنگی پێدراوە ئەوە زۆر بۆکو بەرهەمێکی باش ئەلان لە هەر چوار پارچەی کوردستان بەختەوەرانە و سێوە ناسراوە و کاری لەسەر دەکردرێ و پرۆژە بەڕێوە دەچێت. بەڵام دووبارەش لە ئاستی پێویستانی، ینی ئێستا ئێمە لە هیچ شوێنێک لە نێو کورددا وەکو بەرهەمێکی بڵم تەواو کوردی ناسێنرابێت و ئەلام کرابێت دیاری نەکراوە. هەرچەند بڵم کە لە ساڵی 2013 کاتێکە ئێمە کۆمپانیای وینسێڤمان هەبووە ئەوە وەکو براندێکی کوردی کارمان لەسەر کرد لە ئاستێکی یەکجار پاڵادا لەلایەن دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی وەکو دیاری کوردی ناسێنرا و تۆمار کراوە. بەڵام دووبارەش وەستا، ینی دوایوەی کە خودی کۆمپانیای وینسێڤ ڕاوەستا ئەو پرۆژەیە ڕاوەستاوە تا ئەلانیش وەکو بەرهەم هێنا لە هیچ شوێنێک بەرهەم ناهێنرێت وەکو بڵین بە شێوازێکی ڕستمیاوەی کە توانیتمان لە ئاستێکی نێونێتەوەیدا کاری لەسەر بکەین و تۆماری بکەین نەکراوە. بەڵام بەختەوەرانە ئەوەندە لایەنی لێبۆتەوە لە بەشی کوردیدا ئیدی لەوە بە خۆشمان دوای پاتێنتکردنی ئەو سێوە و دوایوەی کە لە چەند شوێن تۆمار کراوە تا ئاستێکی باش ئەو قۆناغانش تێپەڕێون. بەڵام ماوێتی وە قۆناغی سێهەمیشی بە نێونەتەوەی کردنی بوو، یانی ئەوەی کە وەکو بەرهەمێکی کوردی لە هەموو دنیا بتوانین بیناسێنین کە بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەندە بەتەنیام کە پێڕاناگەم ناتوانم جگە لەوەش کارۆک بخۆتان دەزانن من لە کۆمەڵێک بواری دیکەشدا کار دەکەم لەبەرەوەش پرۆژەکە ڕانەوەستاوە. بەڵام کەم تا زۆر مەسەلەن بۆ نمونە ئەو کارێکە ئەگەر لایەنێک و دەوڵەتێک و شوێنێکی گەورە لە پشت من بۆیە کارێکە دەکرا بە 4-5 ساڵ بکەین ڕەنگە 20 ساڵی بوێت تا سەرکەوتوو بێت یا بگات تا هەستی خۆی و منیش ئەلانە و بارام خستۆتە سەرشانی خۆم و بەردەوام. بۆ نمونە ئەو ساڵ بەختەوەرانە ساڵان کە لە هەر کوردستانە لە چەند شار بەڕێوە دەچوو ئەو ساڵ دەتوانم بڵم لە 3-4 وڵات بەڕێوە دەچێت. لە لەندەن ڕۆژی 13 مانگ بەڕێوە دەچێت، لە ستۆکهۆڵم لە 12 مانگ بەڕێوە دەچێت و لە 13 مانگ لە ساندڤیکن بەڕێوە دەچێتە لە وڵاتی سوید، هاوکات لە ئامەد بەڕێوە دەچێت لە ڕۆژی 14 مانگ و لە باتمان و لە ئیستانبوڵیشدا هەر بەڕێوە دەچن. ینی وردە وردە خەریکە پەل داوێژێ، بەڵام ئەو پەل هاویشتنە لە شتی پێویست نییە و لە توانای کەس بەدەرە، ینی وەکو تاک ناکرێ و بەداخەوە تەنیام زۆر تەنیام. بەش بە حاڵی خۆم وەک بڵین دواوتەکانی جەنابتان تۆزێک پەرۆژ بوو من ئایشەڵە کە هیچ کات تەنیا نەبن بە زۆر بزانم تاوجگای کە شناختم هەبێ و ناسیم لەسەرێەوە هەبێ شکر بنەماڵێکی باشتان هەیە و ئەوە گەورترین پاڵپشتە و هیوادارین کە لە پێش ڕۆژدا دۆست و هاوڕێ زۆر بن کە بتوانن لە بەناساندن و زیاتر ناساندنی و کولتورە جوانە یارمەتیتان بدە مەرحەبا. ئەلبەتە ئەوەش باسکەم ئەو تەنیا بوونە نەگەوەی کە وەکو خۆم تەنیام، ینی هەموو ئەو دۆست و کەسانێک کە لە دەوروبەر بوون هەموو ساڵەکان زۆر یارمەتی دەربوونەوە بە تایبەت ڕووناک هاوسەرەکەم کە
بەشێکی گرنگ لەو پرۆژەیە بەڕاستی و هەتا پاساری هەموو ساڵەیە بە تەمەنی کە ئێستا 10 ساڵە لە تەمەنی بچووکیرا لە پرۆژەکاندا دەچێ خەڵک فێر دەکات چی بکەن و چی نەکەن بەڵام ئەوەی کە باسکرا ئەو لایەنە وەکو ئەوەی کە بێدەوڵەتی بە خۆی بەشێکی گرنگە ئەوە دوایوەی ئەو لایەنێکی کە هەمان بوو کە منیش ساڵانێکی زۆر لە بێژیان باشوور بەداخەوە نەتەنیا ئەو پرۆژە خەونی زۆر گەورەیان لە گۆڕنا ینی بە جۆرێک کە ئینسان تەنیا هەستی ناخۆش و بیرەوەری ناخۆشت بۆ دەمێنێتەوە دەنا ئەگەر تۆزێک هەستکردنی نەتەوایەتی هەبا هەستی نەتەوایەتی هەبا تەنیا ئەوەندە ئەلانەوە پرۆژە لە شوێنێکی دیکە بوو بەڵام هەموو ئەو ساڵانە گرنگی بە عزیز وەیسی و ناسی ئەجرەم و نازانم و گۆرانی بێژی عەرەب و ئیبراهیم تاتلیسس و نازانم بەڵکەوت زاهیر و فڵان و ئەوانە و نێوانەی کە ئینسان تەنیا کە دەتوانێت بڵێن بەدورن لە هونەر بەدورن لە چاند نەک بڵم لە هونەری چونکی ڕەنگە بەشێک لە کارەکانیان لە چارچێوەی هونەردا ئینسان نەتوانێت ئینکاری بکات بەڵام بەدورە لە چاند لە فەرهەنگ هەمووی ئەوانە قارەمان بوون ئەو ساڵانە و ئێستاش بە جۆرێک هەر ئەو شتە بوو ئەو تەنیایە لێرەدایە کە تۆ ناتوانی کارەکەت بەڕێوە پێش ببەی ینی لەبەر ئەوە کە چونکی ئەوانە هەروەک باسم کرد مەسەلەن بە نێو نەتەوەی کردنی بەرهەمێکی فەرهەنگی کاری تاک نییە تاکیش یەکجار شوارەوە سپاست دەکەم سپاس بۆیە منیش وەڵا هەستم پێ کرد هەر بەسشم ئەو بوو ئەنکینە بەشتە گەیشت کە دۆخەکە چۆنەوەی کە باستان کرد کە لە بواری کولتوریەوە هەر بزاوێکی سیاسی نەتوانێت کولتور و چان لەگەڵ خۆیان باتە پێشێ و پاڵپشتی لە هونەرمەند نەکات ئەدۆڕێت بەداخەوە لە کۆتاییدا پێم خۆشە پیلانی خۆتانم بۆ باسکەن سەبارەت بە تایبەت بۆ سێوی میخەگرێژ بەتاوان چی بکەن یا لە ئێستادا چی هەیە لە ئارادا یا ئەگەر کوجیا لەمانەش شتێکی تر هەیە و کە لەناو پرسیارەکانی مندا نەگونجا بێت و بەڵام گرنگ بێت کە ئاماژەی پێ بکەین پێم خۆشەکە لە زار خۆتانە بیبیسی وەڵا پرسیارەکە چەند لایەنە بوو لەبەرەوەیش یەکەم ئەوەی کە بەختەوەرانە ئەو سێوە لە زۆر شوێن و لایەندا کاری لەسەر دەکرێنی هاتۆتە بە جۆرێک نێو ئەدەبیاتەوە لە شێعردا لە ئەدەبیاتدا ڕنگدانەوەی زۆر بووە مەسەلەن ئێستا چەندین شێعرم بەدەست گەیشتووە کە کاری لەسەر کراوە لە زۆر شوێندا لە دەقوشتەکاندا کار دەکرێت وە لە سینەماشدا هەروەتر مەسەلەن بۆ نمونە فیلمی 1001 سێوی زیندەیات تەهای کەریمی هەر لەسەر سێوی میخەگرەژە ینی تەوەری سەرەکی کارەکە لەسەر سێوی میخەگرەژەوە کۆمەڵێک لە دۆستانی دیکەش کە هەروە کاریان کردو ینی بە جۆرێک هاتۆتە نێو سینەمای کورتیەوە لە فیلمی دەماکوژن حەز دەکای ژیندا باران ئەو سێوە بەکار هاتووە بۆ خۆم کورتە فیلمێکم لەسەرەیە کاک تۆفیق یامانی کارێکی کردووە لەسەر سێوی میخەگرەژ و جالبەرەوە بەختەوەرانە بۆ خۆی دەڕوا ینی ئەو لایەنانەی دەڕوا جار بۆیش بەشێک لەو هەوڵانە دەتوانن زیاتر لە نێو خۆماندا جێگیری بکەن کەەوە بۆ من جێگای دڵخۆشیە وەکو پلانیشەوەی ڕاستی بێت من هەر بەردەوامم بەڵام من بۆ خۆم لە وڵاتی سوێددا نوێم زۆر نوێم 3 ساڵە لێرە دەژیم 2 ساڵ مێمە میوانی کۆمونی یەف لە بووین ئەو 2 ساڵە هەموو شتێکمان بۆ ئامادە بوو ینی یەکەم جار بوو لە ژیانمدا کە ڕێز دەگیرا و شوێن هەبوو کارگا هەبوو پول هەبوو بۆی کە تۆ بتوانی بەردەوام بی من قەتم شتی ئاوانە دیت بوو لە ژیانمدا بەڵام 2 ساڵەکەش کە تەواو بووی دی هاتوینەوە سەر سفر ینی ئەو 1 ساڵی دواتر بۆ ئەمە زۆر دژوار بوو 2 شارمان جۆستەوە 3-4 ماڵمان گواستەوە تاوەی کە جێگیر بووین و هەتا ئێستاش کارگام نییە ینی کارگای پێکەرسازیم نییە من لە ستۆکۆڵم کە ئێستا دەژیم جا هەر بۆیش ئەو پرۆژێش ینی هیچ وەخت لە لای من دانەخراوە یا وەلا نەندراوە بەڵام هەمیشە لەگەڵم بووە بەڵام بەختەوەرانە ئەو ساڵ لەگەڵ کۆمەڵێک شوێن لەگەڵ کوردەکانی ئانادۆڵی ناوین کە کار دەکەین لەگەڵ وەقفی کوردانی ئاناتۆڵی ناوین لەوێدا زۆر هاوکارانە نزیک دەبنەوە دۆستان و بڕیارەکە لە ڕۆژی شەمبەی داهاتوو ینی 12 مانگی یانەواری
لە ستۆکۆڵم هەر لەلایەن ئەو شوێنێک کە ڕۆژانی شەمەمە یا بڵێن خوێندنگەی شەمۆیان کە ئێمە لەوێ وێنەی دەرسی زمانی کوردی و هونەری دەدرێت بە مناڵەکانی کورد لە ستۆکۆڵم لەوێ بەڕێوە دەچێت و بڕیار وایە کە دوای ئەو پرۆژێش دابنیشن و بۆی کە ڕەنگە بە جۆرێک ڤینسێویش زیندوو بکەینەوە ینی کاری لەسەر بکەینەوە جگە لەوەش بۆ داهاتوو کۆمەڵێک پرۆژەی زۆرم لە بەردەستایە بۆ نمونە من یەکێک لەوانە باسکەم کە من چەندین جار ئەو پرۆژەیەم پێشکەشی حکوومەتی هەرێم و پارلەمان و هێندێک لایەن کرد کە بەداخەوە هەر هیچ جوابێکم وەرنەگر ئەوە بوو کە من دەمەویست 5,000 سێو لەلایەن بنەماڵی شەهیدان و ئەنفال کراوان لە هەڵەبجە دروست بکرێت و دواتر لە ڕێو ڕسمێکدا ئەو 5,000 سێوە بەڕێ بکرێت بۆ هیرۆشیما و حتا ئێمە لە ڕێگای هەندێک دۆستان دەگەڵ کۆنسولی ژاپۆنیش پرۆژەکەم بۆ ناردبوون کە بەڵێنیەوە درابوو کە لەوێژ پارچە زەویەک تەرخان بکرێت بۆ هەڵەبجەوە لەوێ مۆنومنتێک دروست بکرێت بۆ هەڵەبجە و ئەو 5,000 سێوە وەکو ڕەمزی 5,000 شەهید کە ئەو سێوانە هەرێکەی بۆ خۆی زیاتر لە 100 ساڵ دەمێنێتەوە دیاری بکرێت بەداخەوە زۆر بەداخەوە ینی هەر نەبیسترایانی ئەو پرۆژەیە هەرچەند لە چەندین گۆڤار و ڕۆژنامە و ئەوانش ئێستاش وەکو ئارشیڤ لە لای خۆماون کە باس کرا هیچ کەسێک ئەسەن بۆی گرنگ نەبوو ینی من بە دڵنیاوە پێ دەڵم ئەگەر ئەو کارە کراوایە ئێستاکانە جینۆسایدی کورد و مەسەلەی کورد لە قۆناغێکی دیکەدا دەبوو بە تۆ بەنەتەوەی کردن و بە جیهانی کردنت دەکرد دیجا لەبەر ئەوانش من هەوڵەکانی خۆمە و پرۆژانێک کە هەمە ئەلانیشرانەوەستاون من ئەو ڕەنگە شوێن بگۆڕدرێ بەڵام پرۆژەکان ناگۆڕدرێن و من هەر بەردەوامم لەسەری بەڵام بە دژواری زۆر باشە مامۆستا دەستەکانتان خۆش بێ من بەش بە حاڵی خۆم زۆرم چێژ بینی لەم هەموو زانیاری و داتا جوانەیە کە دەستم کەوت و من هەستم کرد ئێستاڕە ینی مەراقەکە زیاترە بێ بۆ منیش بە دڵنیاییمش لەمێژە لە بیریدا هەم کە ئەگەر بتوانم کارێکی لەسەر کەم بۆ خۆشم یا بەرهەمێکی جاسینەمایی بێ یا نووسین بێت دەق بێت یا بڵێن دقێکی مەبەست وێژەی و ئەدەبی بێت و ئەوە بە دڵنیاییەوە زیاترش بەدواتە ئاچم یانێکش هاوڕێم هەن حەزەکەم وەک دیاری هەر ئەوە بۆ بنێرم بەس مەبەست ئەوەی کە نە بەواتای ئەوینداری و فڵانەوە بەس ئەوەی کە ئاشنا بن لەگەڵ ئەو کولتورەوە بزانن ئێمە چەنە شتی جوان و بە نرخ و کەونارمان هەیە زۆر زۆر سپاس مامۆستا زۆر خۆشحاڵ بووین ئێمەش ڕێز و سڵاومان هەیە بۆ ئێوەش و بۆ ئەو کەسانی ئەم شێرمەتی دەرتان بوون زۆر سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون تا ئەو کاتە زۆر سپاس بۆش فقط وەکو دوایین وتە پێم خۆشە لەگەڵ گەنجەکانمان یە قسەم هەبێت ئەوە بزانن کە ئێمە وەکو گەلی کورد یەکجار دەوڵەمەندین و بووین من زۆر جار ئەو وتەیەم دووبارە دەکەمەوە کە ئێمە گەلێکین کە نزیک 200 ساڵە شتمان لێ دەبسن ینی بە 4 دەوڵەت خەریکن کولتور و هونەر و چاندی ئێمە دەبەردرێ و بە نێوی خۆیان تۆمار دەکرێت بەڵام دەبێت ئێمە چەندە دەوڵەمەند بوو بین کە ئێستاش هەر دەوڵەمەندین جا لەبەر ئەوە ئێمە بە سەدان و بە هەزاران شتی جوانمان هەیە کە دەتوانین بە شێوازێکی مۆدێرن و ئەوڕۆیە کاریان بەسەر بکەین و دەتوانین ئەوەندەی دیکەش جارێکی دیکە خۆمان دەوڵەمەند بکەینەوە و هیوادارم کە هەمومان بەیەکەوە بتوانین بەرهەمی جوان بە هونەر بە ئەوی بە خۆشەویستی ئەو دنیا ئاڵۆزە جوانتر بکەین زۆر ساز مامۆستا وتەیەکی زۆر زۆر بەجێ بوو لە ڕاستیدا زۆر جار بۆ خۆشم بیر لەوە ئەکەمەوە کاتێک بەتایبەت بۆ مەسلەی زمانی کاتێک زاراوەیەک تازە فێر دەبم بینم کە زۆر زاراوەی ترمان هەن ینی وردە زاراوەی ترمان هەن دەڤۆکی جۆرا و جۆرمان هەن وە هەست بەوە کەم کە ئێمە زیاتر لەو دەوڵەمەندترین زیاتر لەو شتێکەوە من ئێستا پێگەیشتوو دەست خۆش مامۆستا زۆر زۆر بەجێ خۆشحاڵ کاتێکی خۆش ماڵاوایتان لێەکەین و کاتێکی خۆش کاتێکی خۆش